سڵاوتان لەبێ خۆشەویستان ئەزیزانی من قوتابیان خوێندکاران. لەم ڤیدیۆدا باسێکی وردی ئەو کۆلێژاناکەین کە بەرزەکرێنەوە کە ناوە زانستیەکەی پێی ئەڵێن بەرزکردنەوەی کۆلێژە کۆنمرە نزمەکان بۆ کۆلێژە کۆنمرە بەرزەکان. لەم ڤیدیۆدا لە ڕێبەری ئەم ساڵ 2024-25 بۆ ساڵی خوێندنی 2024-25 بەم شێوازە لەو خشتەی خوارەوە کە ئێستا لە ڤیدیۆکەمانە پێتان پیشانە دەین قسمەکان بەرزەکرێنەوە، واتە ئەو کۆلێژانیان دیاری کردووە و بۆ چۆش بەرزەکرێنەوە. هەر کۆلێژێک کە بەرزکردنەوەی تایە و بۆ چۆش بەرزەکرێتەوە. ئینشاڵڵا لەم ڤیدیۆدا بە وردی بۆتان باسەکەین، خاڵەکانتان بۆ ڕوونەکەینەوە بۆ ئەوەی ئاگادار بن. ڕەنگە ڤیدیۆی پێشووترمان هەبوو بێ هی ساڵانی پێشتر بابزانین گۆڕانکاریەکانی چین، وردەکاریەکانی چین، چ کۆلێژێک بەرزەکرێتەوە بۆ چۆ بەرزەکرێتەوە. بە وردی بینەری ڤیدیۆکە بن تا کۆتایی لەگەڵمان بن بۆ ئەوەی بەش و کۆلێژە کۆنمرە نزمەکان بزانین و هەروەها بۆ چۆش بەرزەکرێنەوە. لەگەڵمان بن تا کۆتایی ڤیدیۆ. لە بەرگەی یەکەم گواستنەوەی قوتابیان خوێندکاران، خاڵی یەکەم گواستنەوە لە کۆلێژە کۆنمرە نزمەکان بۆ کۆلێژە کۆنمرە بەرزەکان. لە خاڵی یەکەم ماڵێ ئەو بەشانەی کە ساڵ یەکەمیان فاوندیشن بێت دەبێت دەرچوانی ئەم قۆناغە ئەم بڕگەیە نایانگرێتەوە، بەڵکو دەبێت قوتابی خوێندکار ساڵی ئەکادمی تەواو بکات. واتە ئەوانەی فاوندیشنیان هەیە ئەبێت ماوەیەک ساڵێکی زانستی ئەکادمی تەواو بکەن، ئەمجا ئەتوانن ئەم بەرزکردنەوەی بیانگرێتەوە. لە خاڵی دووەم قوتابیان خوێندکاران مافی گواستنی لە کۆلێژ کۆنمرە نزم بۆ کۆلێژی کۆنمرە بەرزتر هەروەک لە خشتەی ژمارەیەک هاتووە. وەکو وتم بەپێی ئەو بڕگانەی خوارەوە کە ئەلف و با و جیم و دالە لە جەدوەلەکەیە ڕوونکردنەوەی زیاترەدات. لە خاڵی ئەلف دەبێت قوتابی خوێندکار ساڵی یەکەمی بێت، لە قۆناغی یەکەم بێت لە بەشەکەی، واتە ساڵی کەوتنی یا دواخستنی نەبێت. ئەم خاڵە زۆر گرینگە بۆ لەبەرەوەی قوتابی خوێندکار نابێت نەبەدا بەزاندن هاتبێت، نەدواخستنی هەبێت، ساڵی یەکەمی بێ وەرگیرا بێت و بتوانێت لە خولی یەکەمە یان بەڵێن ساڵی یەکەمە لە بەشەکەی خۆی یەکەم بێت. لە خاڵی بە خوێندکار بە پلەی یەکەم دەرچوبێت لەسەر ئاستی بەش لە خولی یەکەم لە سیستمی خوێندنی ساڵانە و وەرزی، یاخود هەوڵی یەکەم لە پێواژۆی بۆلۆنیا و لانەی کەم 6 کردی تەواو کردی بێت. ئەمەیان هەستەکەم جیاوازیەکەیە پێشتر ئەوێت لەسەر ئاستی پارێزگا، ئێستاڵێ لەسەر ئاستی بەش. ئەگەر بەپێی ئەوە بێ کە نووسراوە واتە تۆ مشکلەی یەکەمبوون لەسەر ئاسی پارێزگات نەما، واتە تۆگە لە شارێکە سێ بەشە بێت کەواتە هەرسیشان دەبێت بەرز بکرێتەوە. ئەوە ڕوونکردنەوەی زیاتری هەوڵەدەین لەسەر وەربگرین، بەڵام ئێستاکانە بەپێی بڕیارەکە بەو شێوازەیە. خاڵی جیم پێویستە قوتابی خوێندکار کۆنمرەی لە 80 کەمتر نەبێت. ئەو ساڵی کە خوێندویانە بۆیان ناچێتە سەرمیچی خوێندن، واتە لە مەرحەلەیەکەوە بۆیان حسابەکرێتەوە. کاتێک کە قوتابەکە بەرزەکرێتەوە بۆ نزیکترین شوێن لە شوێنی نیشتەجێبوونی خۆی، بۆ نمونە کەسێک خەڵکی کۆیەیە بۆ پرۆگرامسازی کۆیە بەرزەکرێتەوە، بۆ توبعامی کۆیە بەرزەکرێتەوە، خەڵکی هەولێرە بۆ توبعامی هەولێر، مەبەستەکە لێرە ئەو هەیە، بۆ شارەکانی دیکەش بە هەمان شێوە. ئەو قوتابیانەی لە خوێندنی پارالێل وەرگیراون پێشووتر، بەڵام کاتێکی یەکەمە بن معدەلیان لەسەری 80 ئەبێت، ئەوانە بە بەلاش ئەسنەوە کۆلێژە تازەکەیان کە نمرەی بەرزترە. طبعا لە خاڵی زە باسی ئەواکات ئەو فەرمانی گواستن ئەم قوتابیانە لە وەزارەتەوە دەرەچێت، واتە ڕاستەوخۆ وەزارەت قەراریان بۆ دەرەکە، فەرمانەکەیان بۆ دەرەکات. لە حاڵەتێکە بۆ نمونەوەکو بەشە ئەندازیارەکان بە تایبەتی تەلارسازی ئەگەر قوتابەکە ڕەنگ کوێری هەبێت، ئەو کاتە دووبارە دۆسیەکەی چێتەوە وەزارەت بۆ حەلکردنی بۆی بخرێتە شوێنێکەوە کە شایستەی بێت و ڕێگری کێشەی پزیشکی ئەو بابەتانەی نەمێنێت. ئەلێرەوە کۆ بینین ئەو کۆلێژانەی ئەسنە کۆلێژی پزیشکی 13 بەشن، هەروەکو لە خشتەکە پیشاندراوە. لە پاشەوە بەشی تەکنەلۆژیای چاکردنی ددان ئەچێتەوە کۆلێژی پزیشکی ددان، لێرە مەرجێک دانراوە کە زۆر گرینگە، پێویستە ئەو کەسە لە مەعهەدەوە نەهاتبێت، واتە بە سیستمی پۆلیتەکنیک نەهاتبێت، ئەبێ قوتابی پۆلی 12 بێت، یەکەم بێت، ئەمجا ئەچێتەوە بزانە ئەمەیەکێک لەو خاڵانەیە کە ڕێگرێکات لە با بڵێن سیستمی پۆلیتەکنیک کە لە شیکاری و لەوانەیە باز نەکراوە، بەڵام لەم قسمەیە لە دهۆک ڕوونکراوەتەوە. بۆ کۆلێژی دەرمانسازی بەشەکان دیاریکراون کەچی ئەسنەوە، تەندروستی کۆمەڵ بە هەمان شێوە ئەگەر پێیا بچینە خوارەوە، بەشەکانی دیکەش هەتا ئەگەینە کۆتایی.
بۆیە پێمان خۆشە لە کۆتایی ڤیددیوکە پێتان بڵین بە وردی ئەو بەشانە ببینن خوێندنەوەی خۆتانی بۆ بکەن ئەو بەشانە بۆ ئیمساڵ ئەوەندە بەشەماوە واتە ئەو ڤیددیوانەی پێشتر بڵاو کراوەوە یان ئەو قسمانە پێشتر باس کراوە ئەوەی ڕەفز کرابێتەوە ڕەفز بۆتەوە ئەوەی زیاد کرابێت زیاد کراوە ئەمە زمانی ئێستای تەکنۆلۆژیە ئاخر ئەپدەیتە ڤێرژنی کۆتاییەتی ئەمە بۆ ئەم ساڵی خوێندن بۆ قوتابیان و خوێندکاران بەم شێوەی ئیشەکەواتە ئەو قوتابیانی ئیمساڵ وەرەگیرێن هەتا ئەو گۆڕانکاری لەو قەرارە ڕۆدات ئەو قسمانە هەیە بەڵام ئەوانەی ساڵانی پێشتر چوونە هەمان شێوە ئەتوانن بەپێی ساڵانی پێشوو بەرزکردنەوەکانی خۆیان بکەن بەڵام بۆ ئەم ساڵ ئەبێت بەم خشتەیە بڕۆینە ڕێوە بە هیوای ئەوەی توانی بێتمان ڕوونکردنەوە لەسەر بابەتی بەرزکردنەوەی کۆنمرە نزمەکان بۆ کۆلێژە کۆنمرە بەرزەکانمان کردبێت و سوودی لێ بێن و بتوانن لە کاتی وەرگرتنتان لە بەشەکان سوودی لێ بێن و بتوانن بەرز بکرێنەوە بە هیوای سەرکەوتنتان لەگەڵمان من لە یوتیوب لە ئینستاگرام لە تیکتۆک پرسیارەکانتان بنێرن ئەگەر ڕوونکردنەوەی زیاترتان پێویست بوو سەرکەوتوو بن.